لە چەند ڕۆژی ڕابردوودا و دوای هێرشە موشەکیەکە ئێران بۆ سەر بارگای حزبەکانی ڕۆژهەڵات و گیانبەخکردنی ژمارەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە هەواڵێک سەبارەت بە کوژرانی چەند ئەندامێکی هێزە ئەمنیەکانی ئێران بڵاو بووەتەوە و گروپێکیش بە ناوی خۆری هیوا بەرپرسیارەتی بەشێک لەم کارانایەن لە ئەستۆ گرتووە. ئەم پێشهاتانە ببورن پرسیاری لەسەر ئەگەری پەیوەندی ئەم ئۆپراسیۆنانە بە هێرشی ئەم دوایەی تاران و هەروەها گۆڕانکاری لە ڕێبازی لایەنە کوردیەکانی ڕۆژهەڵاتەوە و ڕوژاندووە. سەبارەت بەم بابەتە لەگەڵ هەژار بەرنجی نوێنەری حزبی دموکراتی کوردستانی ئێران لە ئەمریکا قسە دەکەین. کاک هەژار، سوپاس بۆ ئامادەبوونت. بە سەرنجدان بە هاوکاتی ئەم ڕووداوانە ئایا دەتوانین پەیوەندیەک لە نێوان هێرش بۆ سەر بارگای حزبەکان و ئەم چالاکیانەی کە لەم چەند ڕۆژی ڕابردوودا دژ بە هێزەکانی سەر بە کۆماری ئیسلامی ئەنجام دراون ببینین؟ زۆر سپاس بۆم دەرفەتە بەفراوخان. پێش هەموو شت دەبێ بڵم کەم ڕووداوانە خۆ لە بۆشاییدا ڕوونادە. کوردستانی ئێران ڕۆژهەڵاتی نیشتمان لە ئاسایش و ئەمنیەتدا نییە. هەر شەوی ڕابردوو بەداخەوە 3 کەس لە یەک بنەماڵە لە ڕێگای سنە بۆ مەریوان بەبێ هۆکار تەقەی لێکراوە. بەداخەوە کاگمادی تەوەکولی و دایک و خوشکی و هونەرمەندە وێنەگرەی خەڵکی سنە شەهید کراون. لە دوای هێرشە موشەکی و درۆنیەکان بۆ سەر بنکەکانی حیزبە کوردستانیەکان شەهیدبوونی پێشمەرگەکانی پەژاک، حیزبی دموکرات، کۆمەڵە و زیادبوونی ئەعدام و گرتن و سەرکوت و ئەمنیەتیکردنی شارەکانی ڕۆژهەڵات کۆمەڵگای کوردستان لەژێر فشارێکی یەکجار زۆردایە. و بەرپرسی سەرەکی ئەو ڕووداوانە سیاسەتی سەرکوتی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانە. خەڵکی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان وەزاڵە هاتوو و ئەوەی کە لە کوردستانی ئێران ڕووی دەدا مەشروع ئەو یاساییە کە بەرگری لە خۆیان بن. بەڵێ باشە، من ئەمە پرسیار بکەم چەندە ئەم چالاکیانە پەیوەندیان بە حزبەکانەوە هەیە؟ ینی خەڵک خۆی سربەخۆ ئەم چالاکیانە دەکەن یان وەکو با بڵێن بەشێک لە ڕێخستنی ناوخۆی حزبەکانن؟ دەبێت سەرنج بدەینە سەرەوەی کە ئەو هێرشانەی کە بۆ سەر بنکەی حیزبەکان دەکرێت سەرکوت و ئارامی سەرکوتەکەیان ئەوەی کە لە کوردستان دەیکەن ئارامی بۆ ڕژیمی ئێران دروست ناکەن. شەهیدکردنی پێشمەرگە، گرتن، ئیعدام، ئەشکەنجە، میلیتاریزەکردنی کوردستان ژینگەیەکی دروست کردەوە کە لاوان و خەڵک کاردانەوە نیشان دەدەن. پێشتریش باسم کرد بوو کە تاچی کورد و بە تایبەت پێشمەرگە کەرامەتی گەلی کوردن و کاتێک بێحورمەتی بە کەرامەتی گەلی کورد بکرێت کوردستان بێدەنگ نابێت. خاوەنددارەتی لە کەرامەتی خۆی دەکات بەفراقان. بۆ نمونە ئەو کەسێک کە لە پیرانشار کوژراوە ئەوەشیان کە بریندار بووە بە جۆرەی زانیاریەکانی ئەمە خەڵکی ورمێن دەستی زۆریان لە ئازار وەزیەتی خەڵکدا هەبووە لە پیرانشار و تەعەدای لە کورد دەکرێت. گەلی کوردی شەقی خۆیەتی بەرگری لە خۆی بکات. کاک هەژار، تەنانەت بڵێن دوای گیانبەخکردنی ئەندامانی کۆمەڵە کاک عەبدوڵڵا موحتەدیش بەیاننامەیەکی بڵاو کردەوە کە ئەو هێرشانە بێوەڵام نابێت. هەروەها ئەم هێرشانەش کە خۆری هیوا بەرپرسیارەتیەکەی ڕاگەیاندووە. دەمەوێت بزانم ئەمانە ئاماژەن بەوەی کە حزبەکان یان ئەو ناوەندەی کە ئێوە ناوەندە هاوبەشە دروست کراوە بڕیاریانداوە پێکەوە چالاکی مەیدانی و سەربازی پێک بێنن ئەنجام بدەن یان تەنها ئەم شتانە کاردانەوەیەکی کورتن بەرامبەر بەم هێرشانە؟ لە ڕاستیدا بەفراخان دۆخی کوردستانی ئێران ئێستا زۆر تایبەتە. حیزبی دموکراتی کوردستانی ئێران زۆر بە هەستیاریەوە بە شێوازی پێویست و گونجاو لە بواری سیاسی، دیپلۆماسی، هاوکاری لە چوارچێوەی ئەو هاوپەیمانیەی حیزبە سیاسیانەی کوردستانی ئێران و ڕێخستنی هێزی سەرەکی خۆی کە لە ڕاستیدا لە ناو کوردستانی ئێرانە زۆر چالاکانە وێرای هەموو هێزەکانی نێو هاوپەیمانی کار دەکات. بەڕێزکار مستەفای هیدری سکرتێری گشتی حیزبی دموکرات بە ڕاشکاوی ڕایگەیاند کە بە هیچ شێوازێک پاشەکشە لە داخوازی ڕەوەکانمان ناکەین. ئەگەر فشار و سەرکوتەکان بەردەوام بن دەبێت چاوەڕوانی جوڵەی زیاتری سیاسی و مەدەنی و کرداریش بکرێت. کوردستان بێدەنگ نەبووە، بێدەنگیش نابێت. بەڵام کاک هەژار، کاک مستەفا چەند ڕۆژ پێشستەش با بڵێن لە هەر چاوپێکەوتنێکی دەنگی ئەمریکا بۆ ڕایگەیان کە بە هیچ شێوەیەک مەبەستیان نییە چالاکی سەربازی لە نێوخۆی ئێراندا ئەنجام بدەن ئەگەر هەڵە نەبم. حیزبی سیاسی مەسئول
کانالیزەی کراوە کە لە چ بوارێکدا چۆن کار دەکات. هەڵوێستی سیاسی حیزبی دموکراتی کوردستان ئێران لەلایەن بەڕێز سکرتێری گشتی حیزبەوە زۆر بەڕوونی باس کراوە، بەڵام ئەوە بۆ مانایانیە کە خەڵکی کوردستان ئەویش هەڵس و کەوتی خۆی چۆناو چۆن ڕێک دەخاتەوە حەقی خۆیەتی. ئەو ڕووداوانە ڕووداوی ڕەمزی نین، ئەو ڕووداوانە وێناکردنی نەمانی کۆنتترۆلی ڕژیمە بە سەرێراندا. پەیامە سیاسیەکە سەر ڕای هەموو ئەو کار و ملی تازریزگەرکردنەی کوردستان ببورن. کوردستان چۆکی دانەداوە و توانای وەڵامدانەوەی هەیە، بەڵام کاریگەری استراتێژیک پێویستی بە ڕێکخستن، پشتگیری جەماوەری، یەکریزی سیاسی و استراتێژی بەرپرسانە. باشە کاک هەژار، ئەم با بڵێن خۆری هیوایە ئەم گروپە کە ڕاگەیەندراوە خەڵک زۆر پرسیاریان لا دروست بووە کە سەر بە چی لایەنێکن. ئێوە وەکو حزبی دموکراتی هیچ زانیاریەکتان لەسەر ئەم گروپە هەیە؟ چاو پرسی سەرچی تەنهاوە نییە و گروپە سەر بچێ، پرسی سەرچی ئەوەیە کە بۆچی لە نێو لاوانی کوردستاندا ئەم جۆرە چالاکیانە دروست دەبن. وەڵامەکەش لە سەرکوت گرتن، ئیعدام و داخستنی هەموو ئەو ڕێگایانەیە کە چالاکی ئاشتیانە لە خۆ دەگەی. هەتاکو ئەم ساتە ئێمە هیچ زانیاریەکی فەرمی پژڕاستکراوەمان نییە کە خۆری هیوا سەر بە حیزبی دموکرات بێ یا حیزبێکی دیکە، بەڵام نابێت ناوی گروپەکە هۆکاری دروستبوونی گروپەکە لە بیر بباتەوە. ئەوە ڕنگدانەوەی کردداری لاوانی کوردستانە بە دژی ئەو هەڵمەتەی کە بۆ شکاندنی کەرامەتیان و دژایەتیان دەست. باشە کاک هەژار، وەکو دوایین پرسیار دەمەوێت بزانم بەڕای ئێوە حیزبەکان چۆن دەتوانن هاوسەنگی با بڵین لە نێوان ئەوەی کە چۆن وەڵام بدەنەوە و هەروەها بەر بە پەرەسەندنی هێرشەکان لەلایەن کۆماری ئیسلامی شۆ بگرن، چۆن ئەتوان ئەم هاوسەنگیە ڕاگرن کە هەم بڵێن وەڵامێکیان هەبێ هەمیش بەر بە ئەو پەرەسەندنە بگرن؟ بەفراوخان، کوردستان شەڕی دەست پێ نەکردووە، بە ئەوە بەڕوونی بڵین، بەڵام چۆکیش بۆ سەرکوت دانادە. ئەم هاوسەنگیە لەسەر سێ بنەما دەبێت: پاراستنی گیانی خەڵکی مەدەنی، نەدانی بیانوو بۆ سەرکوتی زیاتر، بەڵام لە هەمان کاتیشدا پاراستنی مافی بەرگری لە بەرامبەر هێرشی ڕاستەوخۆ. پێشمەرگە هێزێکی دەرەچی نییە، بەشێکە لە مێژوو خاک و کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان. بە ئاشکرا و بە نهێنی کوردستان پڕە لە پێشمەرگەی فیداکار کە ئامادەن بۆ سەربەستی کوردستان تێبکۆشن، بەڵام سیاسەتی حیزبی دموکرات لەم قۆناغەدا بەرپرسانەیە. تا دەکرێت پێکدادان کەم بکرێتەوە، خەڵک نەکرێتە قوربانی، بەڵام هیچ کەسیش نابێت چاوەڕوان بێت کوردستان بێوەڵام سەرکوت بکرێت. ئێمە هۆکاری ئەو بەرپرسانەوانە بەڕوونی لە سەرکوتی هەمەلایەنەی ڕژیمدا دەبینی. مافی خەڵکی کوردستانیشە بۆ پاراستنی ژیان، کەرامەت و مافەکانی دەست بداتە هەر چالاکیەکی کە پێی دروست بوو. بەڵێ، هەژار برنجی، نوێنەری حزبی دموکراتی کوردستانی ئێران، زۆر سپاس بۆ بەشداریت لەم گفتوگۆیەدا.